نەورۆز هات، بەڵام جیا لە هەموو نەورۆزەکانی تر ئەم ساڵ حکوومەتی ئێران و وەزارەتی تەندروستی ئەم وڵاتە زۆر بە توندی پێداگری دەکرد لەسەر ئەوەی خەڵک سەفەر نەکەن، بەڵام بەکردەوە هیچ بەربەست و قەدەغەیەکی بۆ سەفەر ڕانەگەیاند بوو. تا ئێستاش ڕای نەگەیاندوە و تەنیا هۆشدار دەدات و ڕێنەمای خەڵک دەکات. لە ڕۆژانی کۆتایی زستان و لە چەند ڕۆژ پێش نەورۆز سەفەری خەڵک دەستی پێکرد و بەپێی ئامارەکانی وەزارەتی ڕێگاوبان و هاتوچۆ سەفەری نەورۆزانەی خەڵکی ئێران ئەم ساڵ لە 135 کەم بووتەوە، بەڵام هەر ئەم 65% مەترسێکی زۆری بەدواوەیە تا ئەو ئاستەی کە وەزیری تەندروستی زۆر بەڕاشکاوی وتی خەڵک داری نەزانکاری خۆی دەخوا، چون سەرڕای ئەم هەموو ڕێنمایی و هۆشداری ئێمە دیسان خەڵکانێک هەن کە سەفەر دەکەن. لە دەواازەی شارەکانی قۆم و ئەسفەهان و شیراز قەرەباڵغێکی زۆر بە بۆنەی سەیارەی مسافیران دەدیترات تا ئەو ئاستەی کە هێندێ لە شارەکان سربەخۆ بڕیاری داخستنی دەواازەی شارەکانیاندا. بۆ نمونە لە شارە کوردەکان وەک مەهاباد، پیرانشار، شنۆ، بۆکان و چەند شارێکی دیکە بێجگە لە خەڵکی ئەم شارە ئیزن بە هیچ مسافرێکی دیکە نادرێبێتە ناو شارەکە و هەرکەس خەڵکی ئەم شارە نەبێت دەیگەڕێنەوە. سەرباقی کێشەی کۆڕۆنا ماوەی چەند ڕۆژێکە بەهۆی بارانبارینی زۆر لە ئێران لە 11 پارێزگای ئەم وڵاتە لە ئەفاو هەستاوە و تا ئێستا 12 کەس گیانیان لەدەستداوە. ئەمەش بۆتە کێشەیەک لە ناو کێشەکانی تری ئێران. ئێستا نەورۆزە و وەرزی بەهار و ئاو هەوای خۆشی بەهاری، خەڵکێکی زۆر بە بۆنەی پشووی نەورۆز و ساڵی نوێ چوونەتە سەفەر، بەڵام خەڵکێکی زۆریش نیانوێراوە بچنە سەفەر و لە ماڵێ ماونەتەوە. حکوومەت زۆر ویستی کە خەڵک نەچنە سەفەر و لە ماڵەکەیاندا بمێنەوە، بەڵام زۆر خەڵک گوێی نەدا و سەفەری خۆی کرد. ئێستا دەبێت چاوەڕوان بین بزانین دوای وەی کە پشووی نەورۆز تەواو دەبێت خەڵک دێنەوە ماڵەکەی خۆیان، ئامارەکانی توشبووان و کەسانێک کە گیان لەدەستدەدەن بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە چەندە زیادی کردووە. ئاکۆ شەمسەدینی، گەلی کوردستان، تاران.